ئیماندارانی بەڕێز لە وتاری ئەمڕۆدا باسی ئەوە دەکەین ڕێگاکانی لابردنی خراپە لە دنیادا کە ئێمە دەژین. خراپە هەیە و چاکە هەیە. بەعزە جار خراپەکان زۆر ئەبن و تەشەنە ئەکەن لە ناو خەڵکیدا. ئەبێ من و تۆی موسڵمان هەر خراپەیەکمان بینی هەوڵ دەین چاکی بکەین، هەوڵ دەین خراپەکە لای کەم ئەگە نەمانتوانی بڕیشیکەین بتوانین کەمی کەینەوە. نەبینە دافعێک، نەبینە هۆکارێک، نەبینە سەبەبێک لەسەر دەستی ئێمە یان لەسەر زبانی ئێمە ئەم خراپە زیاد بکە. بەداخەوە ئەمڕۆ موسڵمانان لە باتیەوەی خراپەکان کەمکەن ئەبنە هۆکارێک بۆی خراپە زیاتر بێ. لەسەر زاری ئەمەوە ئەم خراپە چەنەها کەسی تر ئەبیسێ، لەسەر دەستی ئەم چەنەها خەڵکی تر فێری خراپە دەبێ. ئەوە یارمەتیدەرە، تۆ ئەبیتە یارمەتیدەری خراپە کە خراپە زیاتر تەشەنە بکا و بڵاوە بێتەوە. ئیسلام ئاوا ناڵێ. ئیسلام ئەڵێ خراپەت بینی هەوڵدە چاکی کە. بە کێ چاکە کرێ؟ بە خۆت. ئەگە کرا، ئەگە نەکرا بە دەوروبەر، بە مسڵمانان. ئەگە نەکرا شوێنی حکومەتی لێ ئاگادار کەرەوە بۆی خراپە یەواش بتانی کەمێکی لێ کەم بکەیتەوە بە گوێرەی توانە. ئەم ئیسلامە شیرینە ئاوان پێ ئەڵێ چونکە خراپە هەتا کەتم بێ، خراپە هەتا شاراوە بێ، خراپەکە خوای گەورە ئەو خراپە هەر بۆ بەشەرێ یا مرۆڤێ یا ئینسانێ یان گەڕەکێک یان شوێنێک دەنووسێ. بەڵام ئەگە خراپەکە عەلەنی کرا، ئاشکرا بوو، ئێمە هەوڵمان نەدا هەموومان بیکوژێنینەوە بەڵکو بەرفراوانمان کرد، ئەو کاتە خوای پەروەردگار عەزاب داگرێ بۆمان. چکە بۆ چاکەکان دەستی خراپەکانیان نەگرت. ئەو کاتەی من ناتوانین گلەی بکەین بڵێ خوایە ئێمە بۆ خۆی ئەمە خراپەمان نەکرد. چونکە وەک نەبی یوشع ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێ لە پێغەمبەرانە عەلەیهی سەڵات وەسەلام، ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ لەگەڵ ئوممەتەکەیە خوای گەورە عەزابی هێنا، 40,000 چاک بوون، 60,000 خراپە بوون. واتە لە بینی خراپە و چاکەدا 20,000 زیاو بوو. 20ەکە خراپ بوو، زیاو بوو. کاتی عەزاب هات ئەوانە ئەهلی چاک بوون وتیان ئەی نەبی الله، ئەی پێغەمبەری خوا، ئێمە چاکەکار بووین، چی دەسەڵاتمان بوو؟ ئەم گلەیە گەیانە خوا. یەکێ لەو پێغەمبەرانە خوای پەروەردگار وتی پێیان بڵێ ڕاستە ئەمان چاکەکار بوون، بەڵام ئەمان هەوڵیان نەئەدا ئەو خراپە کەمکەنەوە، بەڵکو زۆر ئاسایی بوو. ئەوانەی ئەهلی چاک بوون معاملەی چاکەیان لەگەڵا کرد، ئەوانەیشی خراپە بوون هەر معاملەی چاکەیان لەگەڵا کرد. هیچ فەرقیان ناکرد لە نێوانی خراپە و چاکەدا. هەر وەکێک ئەژیان و کەئەنەما هیچ نییە، کەئەنەما هیچ نەبووە. خوای پەروەردگار وتی بۆیە عەزاب دابەزی. ئێستاش دابەزی بۆ هەردوو لا ئەگرێتەوە، چونکە لایەک ناگرێتەوە. یەکێ لەو سیفەتە جوانانەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم چییە؟ ئەگە ئەم سیفەتەی لێ بکەیتەوە ئێمە باشترین ئومەت نین. ئێمە ئێستا باشترین ئومەتین. بۆ باشترین ئومەتین؟ مسلمانە خۆشەویستەکان، حەز دەکەم ڕاشکاوانە تێ بگەین. ئێمە باشترین ئومەتین لە ئومەتەکانی تر؟ بەڵێ. بۆ باشترین؟ چی وای لێ کرد باشتر بین ئێمە؟ خوای پەروەردگار سیفەتێکی داوە پاڵمان بۆی باش بین. ئەگە ئەم سیفەتەمان لێ بکەیتەوە ئێمە باش نین، لە قەومەکانی تر خراوترین. خوای پەروەردگار ئەفەرمێ كنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس. ئێوە باشترین چییە؟ ئومەتن، دەرچوون بۆچی؟ بۆ پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەی محەممەد پێیان بڵێ ئومەتەکەی تۆ باشترین ئومەتە، بەڵام چی بکە؟ تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. ئەم سیفەتە جوانەیە بە پاڵماندایە. چاکە ئەبینن ئەڵێن دەستان خۆش بێ چاکت کرد. لە هەر کوێ چاکە ببینن ئومەتی پێغەمبەر دەستخۆشی لێت. خراپەی بینی بێدەنگ نابێ، ئەڵێ ئەمە خراپە نەیکەی ئامان وریابێ. چاک نییە، هەوڵەدا کەمی کاتەوە.
ئەگە ئەم سیفەتە جوانە ئەم دوو سیفەتەی لێ بکەیتەوە باشترین چین ئومەت نین ئێمە. ئەی باشترین ئیماندار چی لە پیاوان و چی لە ئافرەتان؟ چی کاتێ ئێمە باشترین ئیماندارین مسلمانین خۆی پەروەردگار سیفەتێکی داوەتە پاڵمان ئەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم ئەولیاء بعض. ئیمانداران چی لە پیاوان چی لە ژنان چی بن ئەمانە هەندێکیان پیاوچاکن بەسەری ئەوەکانی تریانەوە ئەولیای خوان بەڵام بەمەرجێ ئەو مەرجە چیە یەئمرون بالمعروف وینهون عن المنکر بە چاکاڵێنە چاکە بڵاو ئەکەنەوە حەزەکەن لە چاکە و باشە بەردەوام ڕاناوەستن لە چاکەکاری هەرچی چاکەیە بێ لە بچووکەوە تا گەورە و خراپەش لە بچووکەوە تا گەورە ڕای ئەگرن نایلن بڕوات. عولەمایانە فەرمن یەکێ لەوە ئیمامی قورتوبی ڕەزا و ڕەحمەتی خوای بێ لە تەفسیردا فەرمێ ئەوصافی مؤمن کێیە سیفەتی ئیماندار ئەوەیە چاکە بڵاوە کاتەوە خراپە ڕێگای لێ ئەگرێ. یەکێ لەوانەی تر ئەفەرمێ گەورەترین سیفەتی ئیماندار چاکەکردنە و ڕێگا لە خراپەیە. شێخ بن صالح فۆزان ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە تەفسیری ئەم ئایەتە ئەفەرمن ئەم دوو عالمە بەڕێز ئەمجا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم من رأى منكم منكرا هەر کەسێ منکەرێکی بینی خراپەیەکی بینی چی لە ماڵی خۆی بێ بە تایبەتی ماڵی خۆت شتێکە بینی منکەرە خراپە ئەچیتە ماڵەوە تەلەڤیزیۆنەکە لەسەر کەناڵێکی خراپە منکەرە ئەچیتەوە لەگەڵ خێزان تا مەوعید یەکتەیە دەربچی خێزانت جل و بەرگی ها لەبەریا منکەرە باش نییە چی بکەی ئەبێ بەدەنگ بی کچەکەت ئەچی بۆ بازار کەلوپەل و جلێکی بۆ ئەکڕی جل و بەرگەکەی شەرع لە ناو شەرعا قبوڵ نییە منکەرە کوڕەکەت جل و بەرگە لە بەریایەتی ناوکی ها بە دەرەوە پشتی بە دەرەوەیە جلەکەی چەسکە منکەرە کچەکەت لە شوێنێ دەوامەکە شوێنەکە خراپە منکەرە کوڕەکەت لە شوێنێک دەوام دەکا شوێنەکە لایق نییە کاسبی ئەکا هەر شتێک ئەمانە هەمووی منکەرە ئیماندارە. ئەبێ ئێمە چی بکەین هەوڵ دەین چاکێکی خۆ نابێ هەر بێدەنگ بین و ئاوا بڕوا چونکە کارە ساتە قەومێ دوای خوا غەزەبمان لێ ئەگرێ. ئیماندارانی خۆشەویست ما من قوم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من رأى منكم منكرا فليغيره بيده بەدەست غێرەتوانی ئەم دەستە زیاتر بۆ دەسەڵاتدارانە وڵاتەکەڵمان ئەناڵێنێ بەدەست لیاک کۆمەڵێکتان لەوەی سەر لە دام و دەستگاکان ئیشکەن سەتا سەد قسەکەی من تەیید دەکەن وڵاتەکان و گڵاتەکەمان گەنجەکانمان فەوتاون لەسەر نەرگیلە و حەپ و مخەدەرات ئەمە منکەرە لە هەر شوێنەکە بیست و بینیت ئەگە هەواڵ نەدەی تۆ گونەحباری تاوانباری شەریکی ئەو تاوانی چکە بۆ ئومەت لە ناوەچی حەپ مخەدەرات هەموو ئەنواع و ئەشکاڵ خواردنی فاسد خواردنی ئیکسپایر لە شوێنێکا بینیت مەڵێ فیتنەیە بۆ خوا بڵێ فیتنەی نییە ئەوە باشەینەکەی تۆ فیتنەی بێ باشەیان ئەو فاستە و ئەو خواردنە بیخوا کۆمەڵێ ناوچێ و بمرێ کامی باشە فیتنەی نییە ئەمە بەڵکو خێر چەگاح هەر شوێنێکت بینی شتی ئیکسپایر ئەفرۆشێ بۆ خوا شایەتی بدە مەیلێ بیفرۆشێ بابینە ڕیقا بەسەرێکەوە ئیمانداران منکەرە ئەبێ بیگۆڕێ کابرا ویژدانی نییە ئەزانێ فاسد ئەیفرۆشێ ئەی بۆ ئەو ویژدانەوە مردووە بۆ زندینەکەمەوە ڕایگرە بازنی بێتە ویژدانی خراپە دوکاندارێ هەندێک کەلوپەلی ناشیاو ئەفرۆشێ بۆ خوا پێی بڵێ ئەمانە ڕزقت حرامەکە مەیفرۆشێ واللهی خوای گەورە محاسەبەت ئەکا لە قیامەتە پێی بڵێ لەسەر خۆت لایدە بە قسەی خۆشش پێی بڵێ بە پێکەنینەوە پێی بڵێ با عاجز نەبێ بۆ تۆ ڕێی ناوێ پێویست ناکا شەرعتی و ڕێی ناوێ تۆنە لەسەرتە بڵێ تەواو لەسەرت کەوت ئێستا منم قسانایی کەم تەواو خوا سبەینێ پرسیارم لێ کەڵێم خوایە وتم وتارێک چەند وتارێکمدا لەسەری خەڵکی گوێی لێ بوو ئەوە فڵان و فڵان شایەتە لە وتارەکەم دانیشت و خوایە لێیان بپرسم تەواو تۆش ئەتوانی ئاوا بۆ خۆت پێی بڵێ خواکەمە شایەت ئەوە وتم پێت کەیفی خۆت
ئەمانە ئیمانداران ئەبێ ئێمە هەوڵدەین یەکتری چاکەین، بەڵام بە زبانێکی پڕ شیرین، بە زبانێکی پڕ خۆشی، بە دەمچاوێکی گەشاوە بۆی هەمومان مجتەمەعمان بەرەو چاکە و باشە بڕوا. ئەمجا ئەگەر ئەوە نەبوو فإن لم يستطع فبلسانه، بە زبانی شیرین. ئەگە نەبوو فبقلبه، بەدڵ. نەتوانی بەدەست، نەتوانی بەدەم، بەدڵ. ئەگە بەدڵ پێت خۆش نەبێ وفەرمی وذلك ضعف الإيمان، کەمترین ئیمان لە دڵایە. ئەگەر دڵتە ژان نەکا بترسە لە ئیمانەکەی خۆت. ئەو ئیمانە نییە کە خوا و پێغەمبەر گەرەکیتی. ئیماندارانی عەزیز، ما من قوم يعمل فيها بالمعاصي، هەرگەلێک هەر قەومێک تاوان و تاوانکاری لەنانە بەرپا بوو، خراپە، هەوڵیان نەدا بە گوێرەی توانا و قەدەر و تاقەتی خۆیان بیگۆڕن. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لا يغير إلا چی؟ خوای گەورە عقابێک داگرێ بۆ هەموویان. لەو عقابانە چیە؟ ئیمانداران لە حەدیثی تردا هاتووە، ئەڵێ قەتعی بارانەکا لەسەریان. چاکەکان ئەگەر ڕێگای دەست خراپەکان نەگرن خوا باران ئەگرێتەوە لێ. ئیمانداران یەکێ لەو سیفاتانە ئەوەیە باران قەتع بێ بە بۆنەی ئەوەیەوە. ئیماندارانی خۆشەویست، ئەبێ وریابین، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چووەتە سەر مینبەر ئەمەی داوەتە گوێی ئیماندارانە، خەڵکینە وریابن أيها الناس إن الله يقول لكم مروا بالمعروف وانهى عن المنكر. خوای گەورە پێتان ئەڵێ خەڵکینە چاکە بەربڵاوکەن و بەردەوام چاکە بکەن، دەستی خراپەکاران و خراپەکاران بگرن، بۆ ئەوەی خوای گەورە عقابتان نەدا، بۆ ئەوەی کاتێک داواتان کرد لە خوا دوعا بکەن، دوعاکانتان خوا قبوڵی ناکا گەروانەکە. داواتان کرد خوا سەرتان بخا، خوا سەرتان ناخا گەرەمە نەکەن. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر مینبەرەوە ئەمەی فەرمووە. ئیمامی بیلال ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، کە لە سەحابەکانی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم، إن المعصية إذا خفيت، ئەڵێ مەعسیە و تاوان ئەگەر شاراوا بوو، ئەم پیاوە بەڕێزەیە فەرمێ لا تضر إلا لصاحبها، زەرەر نادا لە کۆمەڵگا ئیلا بە خاوەنەکەی نەبێ، یعنی شاراوا بێت تاوان. بەڵام ئەگەر تاوان إذا أعلنت فإذا أعلنت، ئەگەر هات و عام بوو ئەو کاتە ئەضرت العامة، کەواتە تاوان بەربڵاو بوو تەشەی کرد، خەڵکی هەمووی چیە بێ؟ ئەگرێتەوە. مەڵێ من حەقم چییە؟ خۆ من نییە، خۆم نییە، ماڵ خۆم نییە، کوڕ نییە، کچ نییە، شار من نییە، وڵات من نییە. بەخوا ئەمڕۆ نەبێ دوو سبەی سێ سبەی تۆ شەگرێتەوە من شەگرێتەوە هەمومان. چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی ئەی ئومەتەکە وریابن، هەمووتان هان ناو سەفینەیەکە، هەندێکتان لە قاتی دووەم، هەندێکتان لە قاتی یەکەمن. ئێستا هەموومان ئەوەی نیماندارە، ئەم دنیاە هەموومان هاینە و سەفینەیەکە. ئەڵێ کۆمەڵی خوارەوە بە ئیسراحەت ئاو ڕاکێشن، کۆمەڵی سەرەوە هیلاکە بن، ئەبێ بێنە خوارەوە ئاو بەشان بەرنەبات. کۆمەڵی سەرەوە ئەڵێن کورە با سەفینەکە کونکەی، ئیتر ئاو دێتە بان و بە ئیسراحەت لە خوارەوە خۆمان دەسەوەینە خوارەوە و هەڵێ کێشتینە بان. ئەی ئەگەر خوارەوە بێڵن کونیکەن چییە بێ؟ تۆ بڵێ سەفینەکە قاتێکی غەرق بێ و قاتێکی بمێنێ، هەمووی غەرقە بێ، هەموویان لە ناو دەچن. ئێمە شوین ئیماندارە، ئەگە کۆمەڵێکمان خراپ بکەن، هەق خراپ، ئێمەش بڵین حەقمان نییە و قەیچەکە ئانێکە زانیت هەموومان غەرق بووین لە ناو ئەو تاوانە و هەموومان بە یەکۆ تێئاچی. ئەبێ بزانین ئیمانداران خەتەرە تاوان، بەردەوام بوون لەسەر تاوان و خراپ. چەندێ بچووک بێ گەورە ئەبێ یەواش یەواش بڵاو ئەبێتەوە، وای لێتێ خەڵک سڵ ناکاتەوە. تاوانی گەورەش بە بچووک دێتە بەرچاوی هەمووی دەکا. ئەمجا فەرمێ ئەوەی ئیمامی حوذەیفەی کوڕی یەمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ لێیان پرسی، فەرمووی ئەوانەی کە دەست خراپەکاران ناگرن، خراپە ئەکەن، ئەوانە چۆنن لات؟ چی بە دەستیان، چی بە زبانیان، هەر ناڵێن مەیکە. ئێستا حکوومەت ئەوەی خراپە بێ ڕێگر برێلی، نابێ بێژێ ناکرێ و نابێ و نییە، کوڕی فڵانە و کوڕی فیسانە و ناخواتەوە، هەموومان تێئاچی. چاوپۆشی لە خراپە نابێ بکەی، تۆ نابێ بیکەی گونەحبارە بی. تۆ مەسئولی دەستگایەکی خراپەیەکت بینی خراپە، نابێت چاوپۆشی لێ بکەی، ئەو خراپە. بۆ کۆمەلگا خراپە، هەر شتێ بۆ کۆمەلگا خراپ و شەرع لەگەڵایەتی. ئەم ئیسلامە پیرۆزاتە بۆ خزمەتی مرۆڤ کاتە قاید بکاتە سەرگەورە، بکاتە سەید، بکاتە خەلیفەی سەرزەوی، وە خوا فەرموویەتی
هەر شتێ لە خزمەتی مرۆڤ بێ ئەبێ تۆ بیکەی، من بیکەم، ئەو بیکە. ئەگەر ئێمە ئاوە چاوپۆشی بکەین، ئەی لەو ئەو لەو ئەو لای لێ بکەین، ئاوا سێرەکەی هاچی لێ دێ، یەواش یەواش تەشەنە ئەسێنێ هەموو خراپەکە. ئەبێ چی بکەین؟ بۆی ئەم پیاوە ئەفەرمێگە خەڵکینە وازیان ئاود لەمە حەسان مردویان بۆ بکە، فاتحەیان بۆ بکەن. قەبرستان لەوان باشترە. قەبرستان شەوەتان مردوون، بڕۆ هەرچی ئەەکەی لە ناو قەبرستانە کەس هەیە پێت بڵێ بیکە؟ خراپە ئەەکەی، چاکە ئەەکەی، باشە ئەەکەی، هەرچی ئەەکەی بزان یەک مردوو پێت ئەڵێ چی ئەەکەی چی ناکەی، خەبرەکەی هەڵتەکێنە، ئاو بکە ناوی چی لێەکەی؟ ئەجاگە زوندۆکانی ژۆک مردۆکە بوون حەساوی مردووی بۆ بکەوی چیتیان نامێت. ئەم پیاوە بەڕێزە ئەبێ وریابین ئیمانداران خۆشەویستان، چونکە ئەبێ ئێمە لەو حدوودا بین کە خوا باسیەکە، کە پێغەمبەر باسیەکە عەلەیهی سەلات وەسەلام. چونکە خوای پەروەردگارە فەرمێ، پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم فەرمێ ئەبێ لەو حدوودا بوون وەک ئەو سەفینەی کە باسمان کرد، وەک ئەو قیسەی کە یەکێ لە پێغەمبەران ئەبێ ئێمە چی بکەین، باسی بکەین، یان بەردەوام بین لەسەر چاکەکە و خراپەکە لابین. ئیمامی سەعدی یەکێ لە مفەسیرینی تەفسیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەبێ ئینسان هەرچی کاتێ بێدەنگ بوو لە خراپە چاوەڕێی عقاب بکە. سێچەنێ بە توندیەمان باسی، هەرچی کاتێ خراپەیەکت بیدی بێدەنگ بووی لە خراپە چاوەڕێی عقابی خوا بکە لەسەر ئەو خراپەت بینیەوە کە بێدەنگ بوویتە. یەکێ لەوانە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئیمامی عوتێمین ئەفەرمێت هەر کەسێک كل إنسان يأمر بالمعروف أو ينهى عن المنكر فقد أسد إليه خيرا. یەکێ لە بەختەوەریەکانە وەیە کە مرۆڤەکان دەستی یەکتری ئەگرن، کەمانەوە خۆمان و کۆمەڵگا بەختەوەر بین. بەڵێ کێ ناوێتی خۆی و کۆمەڵگا و ماڵ و مناڵ و گەل و قەوم و نیشتیمانی بەختەوەر بێ، دەیبانێنی خراپەکان بکرێ. وەچیمانە کەی ئێمە ملەتێکی ئاوا بووین پێویستمان بە ئافرەتی لەش فرۆش بێ بۆ وڵاتمان شوێنی خراپە و شوێنی خراپەکاری بکەینەوە. کورد بەچی ناوبانگە، هەموو گەلانی تر بەچی ناوبانگە، هەمومان بە یەکەوە بە ئەخلاق و ڕەوشت. ئەوەی ماوە هەر ئەوەیە، جاوە لە دەستدەین هەمووی لێ ناو دەچی. هەمومان ئەبێ ئاسانکار بین، لە چاکە ئاسانکار بە، حتا پێتەکەی ئاسانکار بە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم هەر شتێکیان بخستایە بەردەستی، شەرعش بوایە بۆ خەڵکی ئاسانەکەی هەڵەبژار، قەت گرانی هەڵنەبژاردووە. قسەی خێریەک چاکێ وت، باشیە فەرموو، ئەیسەرەکەی یعنی ئەوەی ئاسانترین شتە هەڵێ بژارد بۆ خۆی و ئەسحاب و یاوەران و قەومەکە و گەلەکەی و لە قورئان و فەرمودەشدا هەروە هاتووە. ئیماندارانی خۆشەویست، یەکێکی تر لەوانە وتیانە کاتێ دەمری چۆن خێر و سەدەقە و دوعات بۆ دێ، ئەو کەسانەی لەسەر دەستی تۆ وازیان هێناوە لە خراپەیەک، ئەو خێرانەتش بۆ دێ، هیچ فەرقی نەوەکەوە. کەسێکە خراپە ئەکا بە سەبەبی تۆ هانەداوە نوێشکە، تۆ هانەداوە عەرەق نەخواتەوە، تۆ هانەداوە نەچێتە نەرگیلە خانە، نەرگیلە نەخوا، تلیاک نەخوا، خراپە نەکات، داوێن پیسی مەکات و لە ڕوو جەنابتە. تۆ بیتەتە سەبەبی کچ و کوڕێک بە حەڵاڵی بگەنە یەک، قسەی خێرت یا کردووە، تۆ بیدێتە سەبەبی خێرێک لە بینی کچ و کوڕێکان، نەتیە لە جیاوازی و تەلاق لە بینیان ڕوودا نادەتە یەکەوە. تۆ بوتێتە سڵحی بینی دوو ماڵ، دوو گەڕەک، دوو عەشرەت، دوو خەڵک، هەموو خێرەکان. ئەمانە گشتی هەتایە لە قەبرەکەتا تۆ بۆت دێ سەدەقەی جاریە. ئیماندارانی بەڕێز، با دەستی یەک بگرین وەک ئەو سەفینەی کە پێغەمبەری خوا باسیەکان، نەفەوتین لە ناو نەچین. خوای گەورە ڕەحمان پێ بکە، عاقیبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە.